طبعا پرۆستاتەکە وەکو باسمان کرد قەبارەکەی زۆر گەورە بوو وەکو دەبینن 200 گرامە. بەنای خوای گەورە و میهرەبان بەڕێزان چارەخوازی ئەم جارەمان حاڵەتەکەی زۆر تایبەتە. تایبەتەکەی لە چەند خاڵێکا خۆی دەگرێتەوە. یەکەمیان تەمەنی سەروی 80 ساڵە، دووهەم کێشە و گرفتێکی زۆری هەیە لە دڵی، سێهەمیان میزی پێ ناکرێت بەهۆی گەورەبوونی قەبارەی پرۆستاتی کە قەبارەکەی نزیکەی 200 گرام. بۆیە بڕیارمان داوە نەشتەرگەری بۆ بکەین لە ڕێگای هەڵدڕینەوە. هەڵبەتە ڕێگای تر هەیە بۆ نەشتەرگەری پرۆستات ئەیش لە ڕێگای نازڕۆیە، بەڵام دەبێت قەبارەی پرۆستاتەکە کەمتر بێت لە 80 گرام. بەڵام ئەم چارەخوازەمان قەبارەی پرۆستاتەکەی زۆر گەورەیە، بۆیە ناچار لە ڕێگای هەڵدڕینەوە نەشتەرگەرەکەی بۆ دەکەین. فەرموو لەگەڵمانە بن، ئێستا نەشتەرگەرەکەی بۆ ئەنجام دەدەین بە پشتیوانی خوا. سپاس بۆخوا بەڕێزان، نەشتەرگەریەکەی یەک کاتژمێری پێچوو وەکو دەبینن ئەوە هەمووی پرۆستاتە. طبعاً پرۆستاتەکە وەکو باسمان کرد قەبارەکەی زۆر گەورە بوو وەکو دەبینن 200 گرامە. ئەم قەبارە گەورانە زۆر دەگمەنە. سپاس بۆخوا کە توانیمان نەشتەرگەریەکە بەبێ هیچ کێشە و نەزیفیەک کۆتایی پێبێنین و سپاسێکی تایبەتمان بۆ تیمی بێهۆشکاری لەبەرەوەی چارەخوازەکە مەشاکل و گرفتی دڵی زۆر بوو، بەڵام توانلا بەنجی دێنێ بە هیوای سەلامەتی و تەندروستی بۆ چارەخوازەکەمان. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.